صحيح داتۆ لە صحیحە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم مزگێنێکی خۆشەدات بۆ کەسانی کە ئەهلی مزگەوتن ئەهلی جەماعەتن نەک ئەوانەی کە بەس تەنها جومعە دێن بۆ مزگەوت ئەم حەدیسانە هیچی شمولیان ناکە ئەوانەی کە نوێژەکانیان لە مزگەوتە بە جەماعەت دەکەن لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بانگ دەکات لە ساحەی مەحشەر ئەینە جیرانی ئەینە جیرانی دراوسێکانم کوا دراوسێکانم مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ دەفەرمون خوای پەروەردگار کێ حەدی هەیە دراوسەی تۆ بێ ئەو کەسانە کێن دراوسەی تۆن بە دراوسەی خۆت ناویان دەبەی خوای گەورە دەفەرمێ ئەینە عومار المەساجد کوان ئەو کەسانی کە مزگەوتیان بە نوێژ و بە عیبادەت ئاوەدان کردەوە ئەوانە دراوسەی منن کەسێک خوای گەورە بە دراوسەی خۆی ناوی بەرێ لە ساحەی مەحشەرا سەربەرزە جا بۆیە ئەگەر پێت خۆشە لە ساحەی مەحشەر ئەو ڕۆژەی کە جلوبەرگت لەبەرا نییە ترس و خەوف تۆی داگرتووە پێت خۆشە خوای گەورە بە دراوسەی خۆی ناوت ببات هەموو شوی مزگەوت بکە نەتزانیوە لە مەولا بزانە لە حەدیثێکی صحیح داتووە لە صحیحی سونەنی ابن ماجە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم مزگێنێکی خۆشەدا بۆ کەسانی کە ئەهلی جەماعەتن نوێژەکانیان ئەوەندەی مەجالیان هەبێ بە جەماعەت دەیکەن دەفەرمی هەر موسڵمانێک مزگەوت بکا بە وڵات و وەتەنی خۆی چۆن ئینسان بڕاتە هەر شوێنە دڵی لای وڵاتەکەی خۆیەتی لای ماڵەکەی خۆیەتی دڵی پەیوەستە بە خاک و وڵاتی خۆیەوە هەر کەسێکیش ئاوها دڵی بە مزگەوتەوە پەیوەست بێەوە بەسرا بێت بزانی خوای گەورە چی بۆ کەسانە دەبەخشێت خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ما توطن رجل مسلم المساجد للصلاة والذكر إلا تبشبش الله له كما يتبشبش أهل الغائب بغائبهم إذا قدم عليهم تشبيهات نبت كريكت هيا كسيكي خوشويست و عزيزت هيا يتر هر كسيكا ماوەیەکی زۆر لە وڵاتی تۆ لە بەرچاوی تۆ بزر دەبێت دوای چەندەها ساڵ ئەو کەسەی کە زۆر خۆشەویست و ئازیزە لای تۆ دەگەڕێتەوە چەندێ دڵخۆشی بیهێنە بەرچاوی خۆت کوڕەکەت کچەکەت براکەت خوشکەکەت باوکت دایکت کەسێکی خۆشەویستی خۆت 10-15 ساڵە نەتبینیوە کاتێککە دێتەوە چۆن بەرەو پیری دەڕۆیت زۆر دڵخۆشیت دەخوای گەورەیش ئاوها پێی خۆشە بەندەکەی لە مزگەوتا ببینی واتە هەر کاتی هاتی بۆ مزگەوت خوای گەورە زۆر زۆری پێخۆشە هەر وەکو چۆن تۆ پێت خۆشە کەسە ئازیزەکەت گەڕاوەتەوە بۆ ماڵ بۆ لای تۆ ئاوهاش خوای گەورە پێی خۆشە کەواتە بە کەمی مەزانە کە دێی بۆ مزگەوت خوای گەورە تۆی خۆشەوێت خوای گەورە لای خوای گەورە زۆر بەڕێز و خۆشەویستی و زۆریشی پێ خۆشە کە بەندەکەی ڕوو لە مزگەوت ئەکا و نوێژەکانی بە جەماعەتەکەت کەواتە ئینشاءڵڵا ئاگاتان لە مزگەوت بێ لە نوێژەکانتان بێت ئیهمالی مەکەن لە حەدیثێکی صحیح داتۆ لە صحیح تەرغیب مزگێنێکی خۆشەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو کەسانەی کە ئەهلی جەماعەتن دەی چەند کەسمان بینی ئەهلی مزگەوت بوون خوالیان خۆش بێ نوێژەکانیان بە مزگەوت لە مزگەوتا دەکرد بە جەماعەت ئێستا ڕۆشتن چەندێ خۆشە خەڵکی شایەتیت بۆ بدا کە تۆ ئەهلی مزگەوت بوویت و کەسانێکشمان بینی ئەهلی مزگەوت نەبوون هەر ڕۆشتن ئەوانیش کیان بردیانەوە کیان سەرفراز بوون کیان خۆشەویستی خوا بوون خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم إن للمساجد أوتادا الملائكة جلساؤهم مزگەوتەکان سن و کۆڵەکە و پایەیان هەیە ئەم مزگەوتە کۆمەڵی پایەی هەیە ئەفەرمێ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم کەسانێک هەن کۆڵەکەی مزگەوتن پایەی مزگەوتن دنگەی مزگەوتن مێخی مزگەوتن واتە بەردەوام لە مزگەوتا دەیان بینیت هەروەکو چۆن دنگەکان دەبینی و پایەکان دەبینیت
ئەفەرمی ئەو کەسانە مەلایکە لەگەڵیانە دانیشێ. وەڵڵاهی کاتێکە دێیتە ناو مزگەوتەوە بۆ نوێژی جەماعەت دڵنیا بە دانیشتوو ئەوەی کە لەگەڵ توا دانیشێ مەلایکەیە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم بزانن چی پاداشتێکیان دەسەکەوێ. یەکەم مەلایکە لەگەڵ توا دانیشێ لە مزگەوتەکە چاوەڕێی نوێژەکە و لەگەڵ توا نوێژەکەت. دووەم ئین غابوا یەفتەقیدونەهم، ئەگەر کەسێک ئەهلی مزگەوت بێ، ئەهلی جەماعەت بێ نەک جومعە، ئەگەر دیار نەبێ تۆ ئەهلی مزگەوتی ئەلحەمدولیلا پێنج فەرزە لە مزگەوتی، نوێژێکی فەرز دیار نیت نایی بۆ مزگەوت، ئەو مەلایکانەی کە لە مزگەوت بە دوات ئاگەڕێن ئەڵێن فڵان کەس ئەم نوێژە نەهات بزانین لەکوێیە بە دوات ئاگەڕێن. سێم فەزڵ و شەرەفەکە لەدەست خۆتی بۆ دەی بە ئیمان زەعیفێکی خۆت. ئەگەر دیار نەبی بە دوات ئاگەڕێن پرسیار دەکەن فڵان کەس بۆ نەهات بۆ مزگەوت. وئین مەریضوا عادوهم، جا ئەگەر تۆ ئەهلی مزگەوت بیت و نەخۆش بی مەلایکەکان دێن سەردانی دەکەن دوعای خێرت بۆکە. سبحان الله، کابرا ئەهلی مزگەوتە لە ماڵەوە کەوتووە نەخۆشە، مەلایکە سەردانیەکات چونکە فڵان کەس ئەهلی مزگەوت بوو بە دوای ئاگەڕێن بزانن بۆچی دیار نییە. کاتێ تەماشا ئەکەن لە ماڵەوە نەخۆشە و کەوتووە ئەیدۆزنەوە و سەردانی دەکەن چونکە ئەهلی مزگەوتە. وتفرمي وإن كانوا في حاجة أعانوهم، أي أجتوا لمزجوت نبي بهوي إيش يكو درتشوبي إيش يكتهبه خوشويستي خوا فرمي صلى الله عليه وسلم أو ملائكانا يارمتي دري تون ببشتيواني خوا نخوش بي سرداني تكن ديار نبي بدواتها قرن إيشو كارت هبه يارمتيت أدن أي قال مالو لقل خيزان تاهر نيوشكي لمها مجتمع محروم دبيت كواتا نيوشا كانت أنا مزجوتا بجماعات كن ئەو فەزڵ و شەرەفە خوا بە هەموو کەسێکی نادا، ئەوەی پێی نەدراوە مەحرومە با بەخۆی دابچێتەوە. بە ئەهلی مزگەوت بێ ئەوەشی پێی دراوە فەزڵی خوایە و سپاسی خوا بکە و بەردەوام بێ لەسەری ئینشاءڵڵا. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبدا دەفەرمێ هەر کەسێ من توضأ في بيته فأحسن الوضوء ثم أتى المسجد فهو زائر الله وحق على المزور أن يكرم الزائر. أو كسيدة مالو دزنش بقريبية بو مزقوت كواتا هركاتي هاتي بو مزقوت خوشويستي خوا فرمي صلى الله عليه وسلم أو السرداني خواي قورت كدوه سرداني خواي قورت كدوه وأنا زاني بس كعبة سرداني كدني خواي قوريه همون يوجيكي جماعات كلا مزقوت أكيد والسرداني خواي قورت كدوه تو میوانی خوای گەورەی. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورەش وەکو فەزڵ و کەرەمێک لەسەر خۆی دانا وەکو حەقێک. ئەفەرمێ هەر کەسێ بێتە ماڵەکەم ڕێزی لێگرم. پێت خۆشە خوا ڕێزی لێ بگرێ؟ وەرە بۆ مزگەوت، وەرە بۆ نوێژی جەماعەت، حەی عەلە الصەلات، حەی عەلە الفەلاح. وەرن بۆ نوێژ، وەرن بۆ ڕزگاربوون. فەلاح فەلاح باس جوتیار ناکە، فەلاح واتە ڕزگاربوون. پێت خۆش ڕزگارت بێ دەی خوای گەورە دایناوە لەسەر خۆی وەکو حەقێک. ئەفەرمێ ئەو کەسەی بێ بۆ مزگەوت ڕێزی لێگرم چونکە میوانی منە. دەی وەڵڵاهی هەموو نوێژەکە لە مزگەوتا بە جەماعەت دێکی تۆ میوانی خوای گەورەی، خوای گەورەش ڕێزت لێگرێ. مەحروم ئەو کەسەیە خۆی لەم میواندارێ مەحروم کات، داماو ئەو کەسەیە کە لەم خێرە خۆی بێبەشکات. وەرە بۆ مزگەوت بۆ قەبر قیامەتی خۆتان. يا ربي خوای لە گوناحەکانمان خۆش بی، لە گوناحی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. خوایگیان بە ئەهلی مزگەوت بمان ژێنی و بمان مێرین و قبوڵمان کە یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لحديثك صحيح بخاري مسلم دا پیغمبری خوا صلی الله عليه وسلم مزگێنێکی خۆشە دا بۆ کەسانی کە ئەهلی جەماعەتن. نوێژەکانیان لە مزگەوتا بە جەماعەت دەکەن. دەفەرمێ من غدا إلى المسجد أو راح أعد الله له في الجنة نزلا كلما غدا أو راح. هەر کەسێک بێ بۆ مزگەوت بەیانیان یا ئێواران، بەیانیان نوێژی بەیانی و نوێژی نیوەڕۆ دەگرێت، ئێوارانیش عەسر و مەغریب و عیشا دەگرێت. هەر کەسێک بێ بۆ مزگەوت بۆی نوێژەکەی لە مزگەوتا بە جەماعەت بکە
هەموو جارێک کە دێتە مزگەوت و دەگەڕێتەوە خوای گەورە لە بەهەشتا کۆشک و تەلار و قەسرێکی بۆ دروستەکە هەموو نوێژێکی جەماعەت. ئێمە هەموو تەمەنی خۆمان 10 ساڵ دەژین 20 50 100 دەژین جاری وای نبینە خاوەنی خانوویەکی دنیا یا دەبینە خاوەن خانوویەکی بەو شێوەیە لانەی احتیاجیش بێ بەڵام تۆ هەموو نوێژەکە دێ بۆ مزگەوت هەموو جارێکە دێیت و دەگەڕێیتەوە لە بەهەشتا خوای گەورە خانوویەک کۆشک و تەلارێکت بۆ دروستەکات هەموو نوێژێکی جەماعەت کۆشکێک لە ئاڵتون و لە زی و ئەگەر لە ماڵە نوێژکەی مەحرومی بەبێ عوزر کاتێک کە تۆ دێی بۆ مزگەوت نەک هەر ئەوەندە ئەوە هەموو هاتن و چوونێکت کۆشکێک لە بەهەشتا بۆ دروست کراوە لەگەڵەوەشتا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لەگەڵ ئەوەی تەنیشتی خۆیان پێیەکانی جووتکە یعنی کێشەکەمان ئەوەیە کاتێک کە لە مزگەوتە نوێژەکەین بە تایبەتی ئەوانەی کە شارەزانین لە دین ڕوو دەکەمە بە تەمەنەکانیش بە تایبەتتر کە نوێژەکەن ئەڵی سەفەرێکیان لەبەرە 200-300 کیلۆمەتر دوورە ئەبێ لە شوێنێکی VIP نوێژکەن شوێنیان زۆر فراوان بێ لەم لاوە بستێ چۆڵکە لەوە بستێ چۆڵکە ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم من سد فرجة رفعه الله بها درجة وبنى له بيتا في الجنة لصحة ترغيباته هر کەسێک لەگەڵ ئەوەی تەنیشتی خۆیان پێیەکانی جووتکە ئەمە دینی تازەنی ئەمە سنەتی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم ئەوەی لەگەڵ هاوڕێکەی خۆیان پێی جووتکە بۆشایی نێوان خۆی و هاوڕێکەی پڕکاتەوە نەک ڕکات یەکەم هەر 4 ڕکاتەکە هەر 3 ڕکاتەکە هەر 2 ڕکاتەکە چەند ڕکات نوێژەیەکی خوای گەورە لە بەهەشتا پلۆپایە بەرزت ئەکاتەوە پلۆپایە لە بەهەشتا بەرزەبیتەوە و لە بەهەشتا کۆشک و تەلار و قەسرێکیش بۆ دروستەکە کەواتە ئەگەر هاتی بۆ مزگەوت کۆشکێکی بەهەشت و مستەوگەر کرد بە ئیزنی خوا دووەمیش کە لەگەڵ هاوڕێکەتا پێت جووت کرد کۆشکێکی تر یەخوا پیرۆز بێ کەواتە تۆ دەتوانی ڕۆژانە 4 کۆشک 10 کۆشک بۆ خۆت مستەوگەرکەی لە بەهەشتا تەنها بە هاموشۆکردنی مزگەوت پێت خۆشە لە قیامەتە پێت دەوترێت فڵان کەس ئەم کۆشکانە هەر هەمووی پاداشتی نوێژە جەماعەتەکانت ئەمانە پاداشتی فڵان زیکردە لە دەست خۆتی مەدە لە حەدیثێکی صحیح داتووە لە صحیح تەرغیب پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من خرج من بيته متطهرا إلى صلاة مكتوبة فأجره كأجر الحاج المحرم ئەو کەسەی دەستنوێژێ جوان بگرێ و بێ بۆ مزگەوت ئەو کەسێکی لە ماڵەوە دەستنوێژ بێ زۆر باشترە خێری زیاترە ئەگەر لە مزگەوتیش بیگرێ بە هەمان شێوە خێری دەسەکەوێت ئینشاءڵڵا هەمان خێری دەسەکەوێت ئێمە کاتێک کە ناومان دەنووسین بۆ حەج ناومان دەرناچێت دەسەکەین بە گریان ناومان دەرەچێت لە خۆشییا دەگرین وایە الحەمدولillah ناومان دەرچوو کاتێکش کە ناومان دەرناچێت دڵتەنگە بین دەی خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە ماڵ دەرچێ بێ بۆ مزگەوت پاداشتی وەک چی وایە ئەجر و پاداشتی ئەو کەسە کە هاتۆ بۆ نوێژی جەماعەت وەکو ئەجر و پاداشتی حاجیەک وایە جلی ئیحرامی لەبەرا بێ و خەریکی مەوسمی حەج بێ ولا حديثك صحيح أبو داود هذا فرميه من مشى إلى صلاة مكتوبة في الجماعة فهي كحجة هم حديث صحيح الحمد لله هر کەسێک بێت بۆ مزگەوت بۆی نوێژێکی فەرز لە مزگەوتا بە جەماعەت بکە خێری حەجێکی هەیە هەموو نوێژێکی جەماعەت خێری حەجێکی هەیە بۆی کاتێک ئەتەیە بچی بۆ مزگەوت هەموو نوێژێکی جەماعەت حاجیەک لە ماڵ دەرەچی ئەڕواتە مەکە و مەدینە و دێتەوە حەج ئەکاتەنە خێری دەسەکەوێت تۆ هەموو نوێژێکی جەماعەتەوە خێری دەسەکەوێت ئەوە نەخێری دەسەکەوێت بۆیە خۆت مەحروم مەکە ئەگە 5 فەرزە مزگەوتە نوێژکەی ڕۆژانە خێری 5 حەج دەسەکەوێت خوای گەورەش لێت خۆشە بێ بۆیە لە ڕۆژی قیامەتە چەند خۆشە تەماشا ئەکەی تۆ بە ملیۆنەها حەجت کردووە بە ملیۆنەها حەج چکە هەمووشی مزگەوتت کردووە و ئەوەشی کە نەهاتووە خۆی مەحروم کردووە لە خێر و پاداشتی ملیۆنەها حەج کە پێویستی واللهی بە سوبحان اللهیەکە نەک بە خێری حەجێکیش کەواتە ئینشاءڵڵا لە دەست خۆتی مەدە وەرە بۆ مزگەوت بەس تەنیا حەجەکەت لە کۆڵ نابێتەوە فەرزەکە ئەگینا سوێن بەخوا 5 فەرزە لە مزگەوتە نوێژی خێری 5 حەجە یەک نوێژێکی جەماعەت خێری حەجێکیە دوو حەج سێ حەج ئاوە هەموو نوێژێک خێری حەجێکە بۆ نووسراوە لە دەست خۆتی مەدە وەرە بۆ مزگەوت لە حەدیثێکی صحیحی بخاری مسلمدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مزگێنی خۆش ئەدا بۆ کەسانی کە ئەهلی مزگەوت ئەهلی جەماعەت ئەهلی جمعە مەحرومن بەداخەوە
بە تایبەتی بەداخەوە کەسانێک دەبینی ئێستا دێن بۆ مزگەوت دوای بانگ لە ماڵ دەرەچن واللهی لە زۆر شت خۆت مەحروم کردووە وامەکە ڕەحمەتی خواتان لێبێ معقولە دوای بانگ دێن بۆ مزگەوت لە ماڵ دەرەچن خۆ منێژی نیۆرۆ نییە ئەمە جومعەیە مەلایکە واللهی ناوت نانووسێ کە بردون سەلام عەلەیکم مەلایکەتە ناو نانووسێکە لە ژوورۆ نەبیت لە ئەهلی مزگەوت ناو نانووسێ لە ئەهلی جومعە وەرن زۆرن بۆ مزگەوت واز لە مۆبایل بێنن بۆ خاتری خوا خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی بخاری مسلمدا سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله ورجل قلبه معلق في المساجد حوت عقم هەیە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدان ئەو ڕۆژەی کە خەڵکی ڕوتوقوتە عارق دای پۆشیوە گەرمایەتی خۆر بەبان سەریەوەیە لەو ڕۆژدا حوت عقم هەیە خوا لەو کەسانەمان بگێڕێ ئەو حوت عقمە بە ئیزنی خوا ناخۆشی ساحەی مەحشەر نابینن نە گەرما نە سەرما نە عارەقکردن نە ترس و خەوف هیچ شتێکیان دەست ناکەوێت نییە یەکێک لەو حوتە ورجل قلبه معلق في المساجد ئەو پیاوەیە ئەو کەسێ دڵی بە مزگەوت و پەیوەست بێ لە هەر شوێنێک خەمی نوێژە جەماعەتەکەیتی نوێژەکەم بە جەماعەت با بکە دڵی پەیوەستە بە مزگەوتەوە حەز دەکات نوێژەکانی بە جەماعەت بکە ئەو کەسە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە عەزابی نادا دەیخاتە ژێر سێبەرێکی فێنکی خۆش کە سێبەری عەرشی خوای گەورەیە کە گەورەترین مەخلوقی خوایە ئەگە پێت خۆشە لەو ڕۆژەی کە هەموو خەڵکی ترس و خۆف دایگرتووە چاوی سەرۆژێر بووە پێت خۆشە لەو ڕۆژەدا دڵت خۆش بێ مرتاح بی لە شوێنێکی فێنک و خۆشابی نەگەرمی هەموو شوێن مزگەوت کە وەرە بۆ مزگەوت دڵت با پەیوەست بێ بە مزگەوتەوە لە هەر شوێنێک بی تا حەزەکان نوێژەکانی لە مزگەوتە بە جەماعەت بکە ئەوە فەزڵ و کەرەمێک و نیعمەتێکی خوایە پێتی داوە سپاسی خوا بکە لەسەری ئیمامی سەعیدی کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێت یەکێ لە ئیماندارەکان بوو هەر کاتێک نوێژێکی لە مزگەوتە بە جەماعەت بفەوتایە چییە کرد بەخوای ئێمە نەگەشتونەتە پلۆپایە ئاوا ڕیشیە گرت دەستەکرد بە گریا ئاوا گریا یەکێکە لە تابعین واتە تەڵەبەی تابعین بووە و ئیمامی سەعیدی کوڕی مسەیب کە کوڕی سەحابەیە و تابعینە هەر کاتێک ئیذا فاتته صلاة الجماعة بکا هەر کاتێک نوێژی جەماعەتی بفەوتە دەستێکرد بە گریان لەم خێرانە مەحرومە بی دەستێکرد بە گریان کوا ئێمە ڕۆژێ بۆ جومعەش گریان نەک بۆ جەماعەتەکەمان با بۆ خۆمەدا بچینەوە آخر ئەوانە بەو شێوە بەهەشتیان دەستکەوت ئەوانە بۆیە ناویان لە تاریخا لە مێژوودا بەسەر بەرزی ماوەتەوە چونکە لە دنیادا خۆیان ناسی لە دنیادا ڕێگەی خۆیان گرت با ئێمەش بگرین بە گوناه و تاوانەکانمان بگرین بۆی کە کۆمەڵێک خێرێ خۆمان لێ مەحروم کردووە لە حەدیثێکی صحیح داتووە لە صحیح تەرغیب خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم ثلاثة كلهم ضامن على الله إن عاش رزق وكفي وإن مات أدخله الله الجنة سێ تاقم هەیە